حەج ڕوکنێکە لە 5 ڕوکنەکەی کە ئیسلامیان لەسەر دامەزراوە لەسەر هەر مسلمانە کە توانای هەبێت و باڵغ بێ فەرزە. ئەمە فەرزی تەمەنەوەتە یەک جار لە تەمەنیا بیکە فەرزەکەی لە شانەکەوێ، لە یەک جار زیاتر بیکای تر سونەتە و کاری چاکێ. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە ئەبوو هورێرەوە خوا لێ ڕازی بێجێڕێتەوە کە فەرمووی خطبنا رسول الله صلى الله عليه وسلم فقال أيها الناس قد فرض الله عليكم الحج فحجوا. فقال رجل أكل عام يا رسول الله؟ فسكت حتى قالها 3. فقال رسول الله صلى الله عليه وسلم لو قلت نعم لوجبت ولما استطعت. بيغمر صلى الله عليه وسلم وتاري بوددين أبو هريرة فرمي هو خەڵکی نەخوای گەورە حەجکردنی لەسەرتان فەرز کردو سا حەج بکەن. کابرایەک پرسی ئەی پێغەمبەری خوا ئایا هەموو ساڵێکە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ بوو تا 3 جاری پرسیەوە. اینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر بموتەهە بەڵێ فەرزە بوو لەسەرتان کە هەموو ساڵە حەجکەن بە تاکید نەشتا نەتوانی بیکەن، چونکە شتێکی ناممکنە ئێستا خاستەن لەم زەمانەیە 1.4 ملیۆن ئینسان چۆن ڕێکاتە چێتە کعب. ئەمە فەرزێتی حەجەکەیە.